خۆشەویستان جەژنتان پیرۆز بێ هەموو ڕۆژێکتان هەر جەژن و شادی بێت لە نێو شوێنێکدامتر دیارە ئەی بینن جلوبەرجی کوردی براندێکی زۆر جوانی جلوبەرجی کوردی و ئەمەی کە لە تەنیش منەوەیە مێخەکە بینم کە ڕۆچۆتە نێو بەشێکی زۆر لە ملوانکە و بازن و ئەو ئەکسسواراتانی کە بۆ جلوبەرجی کوردی پێویستە. بەڵام میوانەکەم خۆی پێشتر بە یعنی تام چرکە ساتەش هونەرمەندە، یەکێکە لەو دەنگانەی کە دەنگێکی زۆر ساس هەمومانی ناسین زۆر دیار لەگەڵەوەشدا خاوەنیم براندەشە براندی جلوبەرجی کوردی خانمان خاتو چۆپی فەتاحم لەگەڵایە ئەمڕۆ جەژن هاتوینەتە لای ئەو بە هەندێک پرسیاری لێ بکەن خاتو چۆپی سڵاو لێ بێ جەژن قوربانت پیرۆز بێت. کاک ئاری هەمووتان زۆر بەخێر بێن، خۆت و ستافەکەتان جەژنیشتان پیرۆز بێت. زۆر سپاس. پێم بڵێ لەگەڵ جەژن هاتووانی. من زۆر جەژنم پێخۆشە بەڕاستی. یەکەم شت کە مهمە لە جەژنە کە جەژنەکە خۆی پیرۆزە. ڕاستە. اینجا لێرەوە دەمەوێت پیرۆزبایی جەژن بکەم لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کوردسات و هەموو کورد و گەلی کورد. جەژن یعنی جلی کوردی یعنی خواردنی خۆش. هەموو جەژنێکیش بە جلی کوردیەوە تۆ دەرەکەی. هەر بەردامیش سەر بە جلی کوردیەوە خاتو چۆ پێبینین. کردوتە بە ستایلی خۆمە؟ وڵا من ناتوانم بڵێم ستایلی خۆمە، ئەوە جلی کوردی کوردیە، خۆشم کوردم بۆیە کە چۆپی دەبینن لەسەر شاشەکان لە کۆنسێرتەکانم زۆربەی زۆری کاتەکان جلی کوردیم لەبەرە، بەس هەموو کاتێکیش ناکرێتەوە بۆ نمونە ئەڕۆی بۆ بازار یان بۆ دەرەوە ناکرێت هەموو کات جلی کوردی بکەی، بەس جلی کوردی زۆر پیرۆزە لەم. وتت حەزم لە جەژنە، حەزم لە جەژنانەکەیت یان لە جەژن بۆنەکەیەکانیانە؟ جەژنانە ئەدەم مناڵی کە سوکار و بە لیڤیا و بە ماشەڵا زۆریشم بە زۆری شەگرم. وەری شەگری؟ بەڵێ. لا باشە. بە چەند ڕازی نابیت لە جەژنانە؟ بە هەموو شتێک ڕازیم. بە هەموو شتێک ڕازی. مرۆڤێکی زۆر قانیعم من. ئێدە زۆر باشە. خاتو چۆپی با تۆزە ڕێزبەندیمان بە پرسیارەکان. بەڵێ. دەسوپەند لەگەڵ دەست خواردن و ئامانەیە چۆنە؟ کابانێکی زۆر باشم. زۆر باشی. چیە زۆر باشی؟ لەوەیە باشم کە جارێک باشم شتێ زۆر پاک و تەمیزم، زۆر خاوێنم، دوو دەستکێش لە دەست ئەەکەم، قژم ئەبەستم، خۆتی کامل بۆ ئامادەکەی. بەڵێ بەڵێ، یعنی خاوێنی لە خواردنە لە هەمووی مهمترە. دوای ئەوە بەس سەر و پێ نازانم، ئەو دوای هەمووی ئەزانم. ئەی خۆی بەس. ئەیشی خۆم بڵێ لەوانە نیم بڵێم بە خواردنەکە بە بۆنەکەی تێرە ئەوانە ئەڕۆڵا خواردنی خۆشمە خۆم. باشە. تایبەتمەندی جەژن لای چۆپی چییە؟ ینی چی شتێک جیاکاتەوە لە کەسێکی تر؟ هەرێکەمان شتێکمان هەیە، بۆ من حەزەکەم لە جەژنانە هەیە حەزەکان لە ماڵەوە نێچێتە دەرەوە، هەر میوانی بێت. بەڵێ. هەیە حەزەکە بە پێچەوانەوە بچێتە دەرەوە. تایبەتمەندیەکەیە کە چۆپی پێ بناسرێتەوە؟ لەو باوەڕم تایبەتمەندی نەبێت کە خاص یعنی لەگەڵ من بگونجێ، زۆر کەسی تریش وایە. جەژن بۆ من یعنی تێکەڵی، یعنی لەگەڵ خەڵک تێکەڵ بم، لەگەڵ کەس و کار، لەگەڵ هاوسەرەکەم، لەگەڵ دایکم و باوکەم، ماڵە خەزورانم، بۆ من یعنی تێکەڵی بەڵێ قسەی خۆش، یادەوەری جاران، هەندێک سەردانی خەڵک بکەی، خەڵک بێت بۆلات، خواردنی خۆش و جەژن بۆ من کاتێکە کە بیرم ئەخاتەوە کە لە ژیانە ڕازی بم، کە قانیع بم، یعنی هەموو جەژنەکان کەمێک کات بۆ خۆم دانێم کە بەس بیرکەمەوە سوپاسی خوای گەورە ئەەکەم و ڕازیم لە ژیان. بەڵێ لێرە سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ کاکچە توی هاوسەرت هەیە. ئەو چ شتێکی تۆی زۆر زۆر بەدڵە بێگومان هەموو شتێکی تۆی بەدڵە بۆیە، بەڵام چ شتێکی تۆی زۆر بەدڵ نییە؟ باوا بڵێم ئاوای لێ بکەم. چ شتێکی تۆی بەدڵ نییە؟ خواردن، سوێری، ترشی، کاڵی، چوزارم. ناچەتۆش زۆر قانیعە، یعنی هەرچی بۆ دانەی ماشەڵای لێبێت لەو نەوع کەسانە نییە کە ناڕازیی یعنی ئەوەی خۆی دەربڕێت کە بەدڵی نەبێت شتێک، ئەگەر بەدڵیشی نەبێت یان بۆ نمونە جارێکیان نازانم بەسەراتم زۆر بەدڵە باسی هێندەی وەڵا بەسەراتێکی زۆر گەورە نییە، بەس بەخوا جارێکیان لێم تێکچوو بامێ و برنجێکم کرد اینجا هەردووکی خوێی زۆر بوو. ئیتر نەویست هێنجەتێک بدۆزمەوە بڵێم خەتای ئەوە بوو، بەس دوایی بۆم دەرکەوت خوێیەکمان کڕی بوو، قەت شتی وا لە ژیان قەت نەسێر بوو لە ژیانم خوێی وام نەکڕیوە. کەواتە کەسەکەی تۆ تەواو بۆ خەتای خوێگە بوو. شەخسەشم وتم ئەم خوێیە بەڕاستی خوێیە. لای بە مشکلەمان بمەنێرە بڵێ خوێگە بەرەوە. بەس زۆر بە جوانی پێوتم وتی وڵا کوکەکیان وابزانم تۆزێک خوێی زۆرە، وتم وابزانم زۆر ڕاستە. باشش
باشە خۆشت پیرۆزت بێت لە کوردەکەت پێم خۆشە هاتوویتە بۆ ئێرە و جلێکی کوردی زۆر سپاس هەرویستم ڕای تۆش وەرگرمانە ڕموکو دیزاینەرێکی چلوبەرگیش بیری لەوە نەکردەوە بەشی پیاوان بکەیتەوە خۆی پیاوەکان زۆر داوامان لێەکەن کە دێن لێرە یعنی جل هەڵەگرن بۆ ژنەکانیان بەڵێ ئێ باش ڕۆی بەلای کڵاوەکان من کڵاوەکانم زۆر بەلاوە سەرنجڕ زۆر وڵایەک لێک جوانترن کامیان بەڵام ناشرین و کامیان ناشرینی دیانی هەمووی جوانن زۆر سپاس کاکاری خۆش دەزانی لەگەڵ جوولەکاندا بۆ شتێکم زۆر سپاس بیرمان لێ کردوتەوە کە بۆ پیا و دیزایندانین بەڵام لەوە ئەچێت جارێ هەر بەس هەر ئایدیا تەرکیز بخەینە سەر جلی ئافرەتان باشە تۆزێ بێ شانسن لەوەیە پیا لەکوێ ئێوە جلەکانتانەکە بەردەوام یان بەرەگدورێکی تایبەتمان هەیە لەلای زیاتر پیاوەڕ واکات ینی قماشەکە ئابات دیزاینەکەی ئەکات و هەرەوە گونجانەکەی لەسەر خۆی ئێستا خۆت کاکاری لەکوێ ئەیدوریت من بەردەوام بەرەگدورێکی خۆمان هەیە ناسیاوە تر حتمما بەنزیکی و ئەوەمانە کراسەکانمان نەگریەوە بەس قماش خۆمان اختیارەکەین بۆ کراسەکە خۆتەی گونجێنی لەگەڵەیە ئەمە بەڵام زۆر جار ئەو بەرەگدورۆ پێشنیارە بۆ کاپشتێنەکەی ئەی بۆ ژنان چۆنە بۆ ژنە لای تۆ ژن وەکو خۆت دەزانی ڕەنگی زیاترە هەڵبژاردەی زیاترە وەکو دیزایانی جل و بەرگی پیا و وەکو ئێستا لە چۆپی دیزاین سینەگەر تەماشاکەی ئەو هەموو ڕەنگە لە جل و بەرگی پیاوانە نایبینی یعنی من پیاوم نبینیوە پەمەیی بکات بۆ نمونە بەڵام پیاوم بینیوە مۆری تۆخ بکات یعنی لەو ڕەنگە ساردانە چکە مۆر ڕەنگێکی ساردە لەگەڵ شین ئەو ڕەنگە ساردانە ئەکەن بەس قەت بۆ نمونە نەتبینیوە پیاوێک جلوبەردێکی زەرد بکات ژن چۆنە خۆی شتێکی لە خەیاڵایە زۆر جار کە دەیەوێت ئەو ڕەنگە بێت یان کارمەندەکان تیانم گەیانووە کە ئەگەر بەڕێزێک خانمێک بێت بۆ ئێرە نەزانێت چی دەوێت چەند پرسیارێکی لێ ئەەکەن بۆی بە جوانترین شێوە یارمەتی بدەن ینی زۆر ژن هەیە نازانێت چی اختیار بکات لێکێنەوە بۆمە پیا و ژنێک بێنە ئێرە بیر لەواکەن و بزانن بۆ چوونی پیاوەکەش چییە لەسەر دیاریکردین جلوبەرگەکان ینی ئەوەش ئەکەنە خاڵێکی بێز بۆی کە بزانن چی بۆ دیاریەکەن بەڵێ مەبەست ئەوەیە کە هاوسەرەکەم بێمە ئێرە پێم خۆش بێت هاوسەرەکەم ڕەنگێکی زۆر پیاو بکە ئێمە پیا بەرد زۆر ئەچین بەلای سوور و ڕەنگە تێرەکانە زیاتر ئەوەش بە هەند وەرەگرن ئێوە بەڵێ نمونەیەکت بۆ باسکەم زۆر جار ژن و مێر دێن بۆ ئێرە یان کوڕکچێت تازە مارە بڕن اینجا پیاوەکە زۆر بە حەماس و زۆر بە شێوەیەکی جوان ئەڵێ هەرچی هەڵەبژێری هەڵبژێرە ئەو ڕەنگە ئەم ڕەنگە ئیتر ژنەکەش زۆر یعنی ڕووی خۆشە لەگەڵ پیاوەکە بە قسەی پیاوەکە ئاکات ئیتر پێکەوە شتێکی جوان هەڵەبژێرن و کارمەندەکانیشمان ستافی چۆپی دیزاینسیش بە جوانترین شێوە یارمەتی ئەدەن چۆپیم و چۆپی ئەگرم دەستی کوڕکچە گرمە و کلیپە و زۆر زۆر جوان جا کڵاوێکی لەسەرە بڵێ مەبەست دەبێرۆیە وەزان دەبێرۆە دەبێرۆ بە زمانی گەرمیانی وانە باشە هەر ئەم کلاوانەیان کلااوێکی تایبەتی ترە بەکاردێن هەر کلاوی دیزایانی چۆپی دیزاینس با کلای تاقیکەن بزانیانەمانە یەکێک تاقیەکەیتەوە یان خۆ حەزەکەی دانێک تاقیکەیتەوە پێشەوەی بێنویستیشم لە سەریکەم بەسیتر ئەمە لە بە ڕەنگی تیا لەگەڵ جلەکانتە بەڵێ مۆری تایە لەگەڵ ئاڵتونیە من پێڵێم یان زەردە دیزاینانە هەمووی خۆت بۆ دیە بەڵێ دیزاینەکان خۆم ئەیکەم نەخشی ئەەکەم بیرۆکەکانەوە بیرۆکە لە هەموو شتێکەوە دێت لە قاشەوە دێت لە پولەکە دێت یعنی شتێک دەبینی هەندێک جار دیمەنێکی دەرەوە ئەبینیت ئەو ڕەنگانەی کە دەیبینی تێکەڵی یەکەیت لەگەڵ ئەو شتەکە لە خەیاڵتایە باش هەریبا تاقیکەین و بزانین ئاوێنەوە ناوێت ناوەڵا ئەگەر تۆزێک لە سەر و قژمەوە بێت و تاشتانی بچی بە لە ئاوێنەکە ئێ باش بزانی چۆنی ڕەشی کەڕەکەم ئەبێ بەلاری بکری ئەمە یان چۆنیەک لە خات چۆن ئاوها وڵا ئەگەر ئەم زەنگیانە و قاشوشتانەی پێوە بێ عادەتەن ڕاست دەبێت نەخشەکەی ئێرەشی با بڵین لە پێشەوەیە باش بەڵێ بە کاتی خۆی
داپیرەکانی ئێمە کۆمەڵێک جلوبەرگی زۆر کوردی جوانیان لەبەر کردووە بەردەوام بۆنی مێخێکیان لێ هاتووە اینجا مێخێکی زۆری شەمێنی ها لە سەردای بەرنامەکە تێکەڵێکی لەگەڵ هەموو جلیی کوردیە بەڵێ بەڵام هەموو کەس نایەوێ دیزاینەکان مێخەکی پێوە بێت لەبەرەوەی بۆنەکەی پێخۆش نییە جگە لە مێخەک مۆرجی کوردی تایە هەموو شتەکان خۆیەک جلوبەرجی کوردی کوردیە یان بەڵام ئێستا قوماشەکان هەڵەن لە هندستانەوەیە توزانم لە وڵاتانی عەرەبیەوەیە هیچ قوماشێکی خۆمانمان هەیە ئێمە قوماشی خۆمان ئەزانی چۆنە هەندێک قوماشەیە پێڵێن برۆکات دەتوانی بڵیت کە ئەوە کوردیشە لەبەرەوەی لە ساڵی 45کان ئەو قوماشە هەبووە وەکو بڵین قوماشێکە یەک تۆز ئەستورە زۆر نا ئێستا توانم شانتان بدەم بە سیمێکی زۆر جوان و بریسکەی تایە یعنی نەپولەکەیە نەقاشە بەڵام جاران لە قوماشە قەدیمەکان ئەو برۆکاتە هەبووە اینجا دەڵێن ئیتالیە بەس کوردیش بەکاریە هێنێ ئەو قوماشە زۆر کوردیە بە تایبەتی کە دیزایانی کوردی لەسەرەکەن وەکو مێخەک وەکو زەنگیانە وەکو قوماشەکە لەکوێیە بڕۆین سێریکەین باوچین سێرێکی بکەین و قوماشەکە ببینین شیرینی شداناوەی جەژنانە خاتو چۆپی لێرە ماشە بەردەوام بۆ کڕیارەکانتان شیرینی ژانە ئەمە برۆکاتە باشە ئێستا ئێمە یەکێک بووین لەوانەی کە بەس ئێمە هەمان بوو چۆپی دیزاینس بەڵێ ڕاستە لە دەرەوە هێناومە یعنی هی کوردستان نییە بەڵام ئەم قوماشە زۆر یعنی لە قەدیمیش بەس بەمروری زەمن کە لەبەری ئەەکەیت وردە وردە دەق ئەگرێ یعنی ئەو فۆرمی ئەو جەستەیە وەرەگرێ کە لەبەری ئەکا باشە بەڵێ کاتێککە بیر لە با تۆزە دەرچم لە جلوبەرگ باشە بچمە لای هوەر باش باشە کاتێک کە بیر لە گۆرانیەک ئەەکەیتەوە یەکەم شت کە بیری لێکیتەوە چییە؟ لە گۆرانیە بکەمەوە بەلاتەوە گرنگە یان زۆر جار ئاوازێک لە مێشکی چۆپیە دروستە بێ بە دوای هۆنراوەیەکی جوانە ئەگەر ڕێیانە بێ هۆنراوە هەبێ اینجا ئاوازاڵە خۆڵێ چی لای تۆ یەکەم شتە؟ تەواوکەری یەکتریە ناتوانم بڵێم کە تەنها دەنگەکە گرنگە یان هۆنراوەکە گرنگە من دایم ئەڵێم چەند شتێکە هۆنراوەیە ئاوازەکەیە دەنگەکەیە موزیکەکەیە ئەو چوارشتە زۆر تەواوکەری یەکتریە اینجا هەر چواری باش بێ ئیتر ئەوە تەواو زۆر باشە بەڵام ئەگەر بۆ نمونە هۆنراوەکەی زۆر باش نەبێ بەڵام ئاوازەکە زۆر پێرفێکت بێ ئەوەش هەتا ڕادەیەک قبول کراوە قەت بووە بەناو ئەم شوێنەیە بڕۆیت و گۆرانێکیش بڵێ باجۆمانە شتێکیش بێ وابزانە ئێمەی لێ نین و بۆ خۆتی بەتەنیا و شتێکیش ئەڵێ ئەخ چونکە جەژنە ئەبێت شتێکی تۆ بینەرانمان چاوەڕێی ئەی بێگومان بینەرانمان چاوەڕێی شتێکن چەپە لێ دەی لەگەڵم یاڵڵا هەی گارەکمە گەرەکمە هەریار خۆ من گارەکە با سەجار قوربانی بێ سەرتاپای ئەی گارەکە پێت ئێژم بێوە ڕێوە بۆت باسکەم وە دەمڕێوە چیم وە سەرهات عەزیزم چەند زام و زەخمم پێوە دەبێرۆ 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 بێرۆ ئیتر مەچۆرۆ دەبێرۆ دەبێرۆ بێرۆ ئیتر مەچۆرۆ گەر خراو بیمان بۆت ئیتر بڕۆمەیەرۆ گەر خراو بیمان بۆت ئیتر بڕۆمەیەرۆ دەست خۆش سپاس لەڕێکە ئاوها هەڵپەرکێش پێویستی بە موزیکی زۆرە بەسکە جەژنە کەشەکەشار ڕاستە خۆش هەروە بێت خات و چۆپی پەیوەندی چۆپی لە سەرەتای باست کرد زۆر کۆمەڵایەتیت بەڵێ هەروای لە جەژنانە تۆختریەکەیتەوە بەڵێ لە جەژنانە زۆر حەزم لە تێکەڵیە جەژن هی ئەوە نییە لە ژوورێ دانیشیت و خۆت قفڵکەیت و بڵێ حەزم لە تەنهاییە بەس بێژگە لە ئەوەی کە کەسێکی تێکەڵم من زۆر حەزم لەوەیە کە هەندێک جاریش بە تەنیا بم بەس بیرکەمەوە لە پلانەکانم لە پرۆژە نوێەکانم کە چۆن هەوڵی بۆ بدەم چی بکەمگرتۆ لە نێوان کار و هوەرەکەشتا لەو باوەڕم بەڵێ بەڵێ چالاکتر بوومە لە جاران لە بەرەوەی کە کەسێک کە بزنسێکی هەبێت ئەبێ بیر لەوە بکاتەوە کە
فریای هوەرەکەشی بکەوێت. باش ئەو پرسیاراکرین ڕەنگە بینێرێکە بێت بیر لەوە کاتە بڵێ زۆر جار هوەرمەندە و پرسیاری لێکە ئێمە خۆمان بەدەیان هوەرمەندە و پرسیارەمان لێکردمانە هوەرمەندە ژێنە لە کوردستانە خات و چۆپی ئەمەی بۆم بوارە کرد بۆی هوەرەکەی پێبژێنێ پێ دەوڵەمەندکایان نا یان بۆ ژیانی جوانە من بە بۆنەی هوەرەکەمەوە توانیم ئەم بێزنسە بکەمەوە. بەڵێ یارمەتی کەسم وەرنەگرت هەمووی بە عارەقەی ناوچەوانی خۆم ئێرەم دروست کرد یعنی کەسێکی وانیم کە حەزم لەوە بێ کەسێکم لە پشتەوە بێت من بەس ئیدارەی شوێنەکە بکەم ئەم شوێنەهی خۆمە و زۆریش شانازی پێوە ئەەکەم لەبەرەوەی کە تەماشایەکەم یەکسەر هیلاکیەکان و ماندووبوونەکانم بیرەکەوێتەوە کە شەو نخونیم کرد کە بتوانم شتێک بکەم ڕۆژێ لە ڕۆژان بێزنسێکم هەبێت کە بێزنسەکەشم تەواوکەری هوەرەکەمە چکە من هەر لێرە ئیتر جلی کوردیەکەم هی خۆمە و کەی بمەوێ کلیپم هەبێ یان کۆنسرتێکم گرنگیشە هوەرمەند بۆ مناوانی کە فانین زۆر جا لە شوێنێکە بێ بیان بینێ لێرە کردو بە ناوەندێک بۆ بینینی فانەکان جل نەکرێت بەڵام بێت چۆپی خان ببینێ زۆر ئاساییەوە گەورەی خۆیانە من بۆ ڕسم و بۆ بینین و ئەو شتانە قەت نەموتووە نا لەبەرەوەی ئەو کەسە تۆی خۆش ئەوێت پێی خۆشە بتبینێ نابێ خۆت بە گەورەتر بزانی کە دێن بۆ ئێرە جلیش ناکڕن زۆر بە دڵێکی گەورەوە ڕسمیشان لەگەڵەگرم و ئەم بەڵێ جەژنە خەڵک خانمانی ئەمە تا چەند خولیای پۆشینی جلی کوردی هەنی هەستەکەی گڕوتین هەیە یان لایەنە دارایەکە کاری کردووە بەڵێ زۆر دڵخۆشکەرە کاک ئاری یعنی کە دەبینم ئێمە 3 ساڵەمە و پێشکە ئەم بیزنسەمان کردەوە لەگەڵ ئێستا ئەگەر بەراوردی بکەم خانمان زۆر جلی کوردی زیاتر لەبەر ئەکەن بە تایبەتی ئەو نەوەیی کە تازەترە جیلی تازە زۆر زیاتر جلی کوردیان پێ جوانە و هەستی پێکەم لە داواکاریەکانیان و لە سەردانیان و یعنی بە شێوەیەکە کە ئێمە تقریبان ئەوە چەند هەفتەیە ئۆردرمان قفڵ کردووە ئەوەنە زۆرە ماشەڵا کە ناتوانین وەرگین فریان ناکەون خێرەکان بەسەراتێکی خۆش ئێکی خۆش بەسەری چۆپی هات بێ قەت بێری نەچوو بێتەوە ئیتر لە کای ژیانت بێ لە کای هوەری بێ شتێکی خۆش جەژنێت با خەڵک بەسەراتێکی خۆشی چۆپیش بزانێت چیە وڵا هەموو ڕۆژێ شتێکی خۆش هەڕووەدا ینی شتێککە بیرت نەچێتەوە قەت بیرت نەچێتەوە شتێکی ئەوەنە تایبەت بێ وڵا ئەزانی چۆنە ئێستا هیچ نایەتە بیرم بەس ئەوەی کە من زۆر پێم خۆشە لە ژیانە کە ڕازی بیت تێگەی یعنی ئێستا تەندروستی خۆم و کەس و کارم باشە و شتێکی خۆ ڕازی مەبەستت لە ژیانە بۆرم نە لە ژیانە لە چ شتێکی خۆ ڕازی نیت هەستە کردوانە بووە هەستە کرد ئاها وایە بەچی قورسە نانا قورس نییە خۆ کەس لە 100% نییە دەی هەتا بیرتەکەی سەقەینام ئەکید شتەیە بۆ نمونە ئەخر تۆ لە پێشا بڵێ لە چی ڕازیت باست کردو زۆر ڕازی لە ژیانی خۆم زۆر ڕازی لە چی ڕازی نیم کە ئەکرێت بیگۆڕم ئەو تەبیعەتەی خۆم لە ژیانی خۆت زۆر شتم پێکەوە ئەوێ هەندێک جار یعنی سەعات حوتی بەیانی هەڵەسم بەڵام سەعات 1 و 2 شەو زۆر جار ئەخەوم یعنی خۆشی ژیان ئەو خۆشیەی کە ژیان ئەیبەخشێ بە من و کە حەزەکەم ئیش بکەم وام لێ ئەکا کە هەندێک جار ئیسراحەت نەکەم بیر لە خۆم زۆر ناکەمەوە بڵێم ئێستا کاتی ئەوەیە دانیشیت قاوەیەک بخۆیتەوە 1 سەعات هیچ نەکەیت کاتە هیوایەتەکانت بەوە ڕازی نیم یعنی بەڕاستی ئینسانیش ئەبێت هەندێک جار بڵێ ئێستا زۆرم کرد کاتی ئەوە هاتووە ستۆپێ بکەم شوویە بکەم بەڵێ باشێکی تریش بەسەرکەینەوە هەرام شوێنەکەمان بگۆڕین خات و چۆپی من دەمێت پرسیاری ئەو بکەم تۆ بۆ بەرهەمەکانت ماوەیەک گۆرانی بیانی زۆر وت بەڵێ بۆ وەستای لە بیانی نا بالعکس نەوەستاوم هەر بەڵێم لە کۆنسرتەکان زۆر جار داوای ئەوە دەکەن کە گۆرانی بیانی بڵێم لە کۆنسرتەکان ئەیڵێم
بێجگەلەوە هەندێک جار لە سوشل میدیا دەیڵێم وەکو کلیپ و بەرهەمی جیانوانە ڕاستەکەی زیاتر کوردی یەکەم زیاتر کوردیەکەی ئەشتەیە بۆ بوارە بڕۆی کە زۆر فۆلکلۆری بێ شەرت نییە من بە فۆلکلۆر و بە مقاماتی مامۆستا نەمرەکان دەستم پێکرد لە بەرەوەی پێم خۆش بوو ئەساسێکم هەبێ لە هوەری کوردیە چونکە ئەگەر لە شتە هەرە زەحمەتەکە دەست پێ بکەی ئەوانی تر زۆر ئاسانە اینجا بۆیە من خۆم ئاشنا کرد بە مامۆستا عەلی مەردان مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ماملێ مامۆستا حەمەد ساڵح دیلان گۆرانی کامیان زۆر ئەڵێیتەوە وەڵا دوو مەقامی مامۆستا حەمەد ساڵح دیلان زۆر دەڵێمەوە ئەخر زۆر قورس نییە بۆ جەژن قەیناکات پێمان خۆشە باش نەمردم من ئەگەرم جارە بێ تۆ نەچم شەرتە نەچم شەرتە هەتا ئەم خوارە بێ تۆ بینایم کرە هەڵ نایە بەڕووی کەس موژەم یەک موژەم یەک دەڵێ بزمارە بێ تۆ لەکن تۆ خار و خەس گوڵزارە بێ من لە لای من خەرمەنی گوڵخارە بێ تۆ ئۆف لە لای من باوجودی ناسوەج ناس کەسی کەی تیانیم شەرە بێ تۆ لە حەسرات سەروی قەدت چاوی نالی دوو جۆگەن بەڵکو دوو ڕووبارە بێ تۆ دوو جۆگەن بەڵکو دوو ڕووبارە بێ تۆ دام خۆش دەست خۆش خاتو چۆپی بەرەو کۆتایی ئەم دیداراتی بە سوپاسەوە زۆر دەڕم کاتی بۆ دەرفەت بۆ ڕەخساندین بەرهەمی تازەی چۆپی ئێستا چییە خەریکی چی بەرهەمی تازەم ئەوەنە زۆرە یعنی ئەوانەی کە دەنگی منیان بەدڵە و ئەوانەی کە چاوەڕوانی بەرهەمەکانن نۆ بەرهەمی تازەم ئامادەیە لە بیدایەتی ساڵی 2022 بە تەمام بڵاوی بکەمەوە دوو کلیپم ئامادەیە نۆ بەرهەمی نوێ دوانی تریش ماوە دەیکەینە تقریبان سیدیەکی 11 گۆرانیەک بەس شتیوا خۆشیتیە یعنی من ئێستا کە بڕۆمە ناو سیارە بڕۆمەوە بۆ ماڵ هەموو گۆرانەکان ئەو گۆرانیانەی کە کەس لێ نەبووە تقریبان بەڵێ میکس و ماسری ماوە کارەکانی زیادی یەکەم و گوێی لێ ڕاگرم لە کوردستان کراوە کارەکان لە دەرەوە و لە کوردستانیش باشە واتە لە سەرەتای 2022 ئەمەش کومژدەیەک بۆ هەواداران ئێستاەوە پێیزان خاتو چۆپی زۆر سوپاس زۆر سپاس کاکاری زۆر بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ و زۆر سپاس جار چەنەوەتت مەقام بۆ جەژن نابێ وانە ئەیک چۆنە بە بەستەیەک کۆتایی بەرنامەکە بینیم یان بە گۆرانێکی تر بێ لەگەڵم بیڵیت چکە من دوانم وت من دەنگم زۆر ناخۆشە نازام گوێم لێ نەبووە آخر ناشتوانە بیڵم گۆرانی بۆ مەم خەرەمەوەقیفەوە دەنگم زۆر ناخۆشە تاقییان کردوێتەوە هاوڕێیان ئەتوانم جاجا لەگەڵ تا شتێ بڵاوم هاوڕێیان مەزانم بەخوام دەنگم بە قسەکردنیش هەر بە قسەکردنیش ناخۆش وەڵڵا هیچ ناکەن نە ئەڵێن نە ئەڵێن ئەڵێ خۆشە
خۆشی جێمی گیان لەگەڵ تایڵێمە من هەموو گۆرانەکانی چێکم لەوانی کە گۆرانەکانی تۆم زۆر بەڵاوەگرین لەو بەرهەمێکم ئەڵێم نوێیە کە لە 2022 بڵاوە بێتەوە ئاوازی کاک بورهان موفتیە باویژدانت ئاسوودە بێ بەستەیە. زۆر سپاس منیش بەم بەرهەمەی تۆ کۆتایی بەم بڕگایەنم باش دووبارە سپاس بۆ تۆ خاتوچۆبفەتا جێژن پیرۆز بە جارێکی تر لە خۆت لە خانەوادەکەت خۆشەویستان ئەم بڕگەی کە لەگەڵ خاتوچۆبی پێشکەشمان کردن بە هیوان سوودیە بوو بێت مژدەش بێ بۆ هەواداران کە ئەلبومەکەی دیارە لە سەرەتای 2022 بڵاو دەبێتەوە بەم گۆرانی خاتوچۆپیش کۆتایی بەم بڕگەیان مەگەڕێمەوە لە هاوکارانم لە ستۆدیۆ سپاس. باویژدانت ئاسوودە بێ باویژدانت ئاسوودە بێ ئەمە یەکەم نسکۆنیە تووشم دەبێ زۆر جاری تر لە ناکاو بەجیان هێشتوم زۆر جاری تر فرمێسک بەرچاوی لێڵ کردوم زۆر جاری تر لە ناکاو بەجیان هێشتوم زۆر جاری تر فرمێسک بەرچاوی لێڵ کردوم باویژدانت ئاسو